کاتێک زەنگی هۆشیارکردنەوە لە مەترسی بەکارهێنانی شتێک لێ دەدرێت یاخود بربڵاوی لە بەکارهێنانی مادە هۆشبەرەکان دەبێتە هۆی مەترسی بوون لەسەر ژیانی گەنجان ئەو کات پێویستە زیاتر هەڵوێستەی لەسەر بکەین گفتوگۆی زیاتر ئەەکەین سەبارەت بەم بابەتە لەگەڵ سەرمەند بەرزنجی پارێزەر و ئەندامی ڕێکخراوی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بەخێراتی کاکسەر سپاس بۆ جەنابێت بێگومان وەک لە راپۆرتەکەی بینیمان لە گەرمیان هاوکارمان هەرێمجاف راپۆرتێکی ئامادە کرده بوو دەمانوێت زۆر زیاتر سەرنج بخەینە سەر ئەو ناوچانە بەگشتی باسی هەرێمی کوردستان هەر هەموو یەکەین بەڵام زیاتر سەرنج خەینە سەر گەرمیان لەبەرەوەی کە نزیکە لە شارەکانی خوارو و ناوەڕاستی عێراق و لە راپۆرتەکەش ئاماژە بەوە دراوە کە بەرهەم دەهێنرێت لە شاری بەسڕە هێنانیشی بۆ هەرێمی کوردستان ئێستا کەواتە بینین ئەمە بۆتە کێشەیەکی بربڵاو کە لە حاڵەتەوە بادە هۆشبەرەکان کە بەکارهێنراسە بۆتە دیاردە باش با بزانین پێش هەموو شتێک هۆکار چییە کە بەم خێراییە ڕێژەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان زیادەکە و بە تایبەتی لەگەڵ سپاس بۆ بەڕێستان دەمێت ئاماژە بۆ بکەم کە زیادبوونی بەکارهێنان و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر لەسەر ئاستی وڵاتانی جیهان بە شێوەیەکی بەربڵاو ڕوو لە زیادبوون کردووە و عێراق و هەرێمی کوردستانش کەوتۆتە ژێر کاریگەری ئەو شەپۆڵە بە حکمەوەی کە عێراق با بڵێن تاوەکو ساڵی 2023 تەنیا وەکو هۆڵێکی گواستنەوەی ترانزیەتی نێودەوڵەتی بۆ بازرگانیکردنی مادەی هۆشبەر بەکاردێنرا بەڵام لە دوای ساڵی 2023 دوای پرۆسی ئازادی عێراق ئەو کرانەوانەی کە عێراق بەخۆیەوە بینی دواتر گۆڕا بۆ هەرسی حاڵەتەکەی کە بازرگانیکردن و بەکارهێنان و تەنانەت چاندنیش لە بەشێک ناوچەکانی عێراق بەدی دەکرێت ئەمە وەکو باسم کرد هۆکاری سەرەکی بۆ هەڵکەوتەی جوگرافی عێراق دەگەرێتەوە کە کەوتوتە سەرهێڵی گواستنەوەی ترانزیەتی نێودەوڵەتی هەروەها بە تایبەتی کە کۆماری ئیسلامی ئێران وڵاتێکی بەرهەمێنەری سەرەکی مادەی هۆشبەرەوە سنوورێکی فراوانی لەگەڵ عێراق هەیە ئەوەی شەک بە لە هۆکارە سەرەکیەکان دادەنێ بۆ زیادبوونی ڕێژەی بازرگانیکردن بەکارهێنانی مادەی هۆشبەر لە هەرێمی کوردستان و لە عێراق هەروەها کۆمەڵی هۆکاری دیکەش هەیە بەڵام زیاتر هۆکاری سەرەکی هەڵکەوتەی جوگرافیەکە ئێمە هاوسنە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران زۆر چاک کاک سەرمەند جەنابەت ئاماژەت بۆ کرد کە پێشتر عێراق وەکو ناوچەیەکی ترانزیت بەکارهێنرا کە ئێستا بۆتە شوێنێک کە بەرهەمی تیادا ئەهێنرێت و تیاشە بەکارهێنرێت کام جۆرەیان لە مادە هۆشبەرەکان بەبێ کە ناوی هەموو چۆنەڵێت ببێ بە ڕێکلامکردنەوەی ناویان بنی بەڵام کام جۆرەیان بربڵاوترینە مەترسیدارترینە بۆ ئەوی کە لە ئانی بەکارهێنانیا کەسەکە گیان لەدەست بدات ئەوەی کە زۆر زۆر بربڵاوە ئێستا لە عێراق ئەو مادەی شیشەیە کە مادە خامەکانی بە شێوەی نایاسایی لە وڵاتانی دیکە و لە بەشێک لە پارێزگاکانی عێراقیشەوە دەچێتە ئێران و لێم ئەو مادەی لێ دروست دەکرێت شیشە دواتر وەکو مادەی هۆشبەر هاوردەی عێراق دەکرێتەوە هەروەها ئەوەی کە زۆر زۆر مەترسیدارە هیرۆین و جۆرەکانی با بڵێن مۆرفین و ئەو بەشێک لە مادەکانی دیکە کە کاریگەری ڕاستەوخۆ بە تایبەتی هێرۆین لە کاتی توشبوونی 100% ئەگەری مردنت هەیە یعنی هیچ بە شێوەیەک ڕزگارت نابێەوە ئەگەری چارەسەربوونی زۆر زۆر کەمە بەڵامەوەی کە زۆر زۆر بەربڵاوە لە عێراق و لە هەرێمی کوردستانی ئەو مادەیەکی سەرەتایە کە پێ دەڵێن شیشە باشە بەپێی هەڵکەوتەی جوگرافیای عێراق ئاماژەتان بۆ کرد بەهۆی وڵاتانی دراوسێەوە ئێستا ئەم مادە مەترسیدارە لە عێراقیش هەیە دەمێ بزانم لە هەرێمی کوردستان ئێوە ئامارێکتان لە بەردەستە چه شارێک لە هەرێمی کوردستان مەترسی زۆر بەکارهێنانی تێدا بە حکمی وەکو باسم کە هەڵکەوتەی جوگرافی بە ئێمە لە هەرێمی کوردستان لە نزیکەی 5 ساڵی ڕابردوو نزیکەی 5,000 کەس بە تۆمەتی بازرگانیکردن و بەکارهێنانی مادەی هۆشبەر لە سنووری بەڕێوەبەراتی گشتی نێشتنی مادە هۆشبەرەکان لە بەڕێوەبەراتی ئاسایش شەولێر دەستگیر کراون ئەم ئامارانە جگە لە پارێزگای سلێمانی و سنووری ئیدارەی گەرمیان و ناوچەکانی دیکە ئەمە ئامارێکی زۆر بەرزە و بەپێی ئەو داتانەی کە لە بەردەست ئێمەیە بەڵام وەکو ئەرقام نا بەڵام بە شێوەی زانیاری کە لە بەردەستی ئێمەیە لە سنووری پارێزگای سلێمانی و ئیدارەی گەرمیان و ئەو سنوورە جوگرافیی کە هاوسنوورە لەگەڵ پارێزگاکانی عێراق و بە تایبەتیش لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ڕێژەی بەکارهێنان بازرگانیکردن زۆر زۆر زیاترە لەو ناوچانەی کە لێرە لە با بڵێن لە هەولێر و لە سنووری پارێزگای دهۆک دەستگیر کراون ژمارەکە لەوێ زۆر زۆر زیاترە وەکو باسیشم کرد یعنی هۆکارە سەرەکیەکەی ئێمە جگە لەوەی کە لە ئەو پارێزگانێک کە هاوسنوورن لەگەڵ ئێران بە تایبەتی سلێمانی ئەو ناوچانە ئێمە لە ئێستا لە عێراقیش ئەو پارێزگاکانی ناوەڕاست و باشوورە عێراقیش مەترسێکی ڕاستەوخۆن بۆ سەر هەرێمی کوردستان چونکە بەشێک لەو مادانە لە ڕێگەی ئێرانەوە دێتە عێراق و دواتر لێەوە هەروەها ئەو ناوچە سنووریانەی کە پەکەکە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو داگیری کردەوە هەژمنی خۆی تێدا سەپاندووە ڕێگە خۆش دەکات بۆ بازرگانیکردن ئەوانەی کە بە شێوەی نایاسایی بە شێوەی قاچاق لە وڵاتانی دیکە بە تایبەتی لە ئێران هەناردەی هەرێمی کوردستان
کاک سەرمەد بۆ خۆتان دەزانن بەشێک لە مادە هۆشبەرەکان بەشێکی زۆری لە مادە کیمیای مەترسیدارەکان پێکاتون بەڵام بەشێکیشیان هەن لە ناو دەرمانە پزیشکیەکانە هەن کە بەکارهێنەریشی هەیە وەکو بۆ نمونە بڵێن حەبی ترامادۆڵ کە خەڵک ئالوودە دەبێ پێی چی کراوە بۆ ئەوەی کە ئەم جۆرە دەرمانانە کە مەترسی هەیە لە دەرمانخانەکان بە ئاسانی نەدرێت بە هەر هاوڵاتیەک چ جۆرە هەماهەنگی کراوە بۆ یەکە لەو ڕێگەیشەوە ڕێگیری لێ بکرێت بەداخەوەیان لە چەند ساڵی ڕابردوو بوونی دەرمانخانەی نایاسایی و دەرمانخانە لا کۆڵانەکان بەشێک بوون لە زیادبوونی ژمارە بەکارهێنانی مادەی هۆشبەر وەکو جەناب ئاماژەت پێکرد حەبوو شڕوبی مادەی هۆشبەر کە بە پێی ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێگە پێدراوە بەڵام ئەم بابەتە لە سەرەتاوە بڕی ڕێگە ڕێدراوەکەی لەلایەن کۆمپانیەکە بەرهەمهێنانی دەرمان زیاتر لەو بڕێک کە ڕێگە پێدراوە بەرهەم دەهێنرێ ئەمە ژوا دەکا بڕەکە زیاتر بکەوێتە دەرمانخانە و با بڵێن بکەوێتە بازارەوە بۆیە ڕێژەی ساختکردنەوەی ئەو دەرمانانە زیاترە ئەگەر سیر بکەیت بەخۆشبەختانە من ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەم وەزارەت تەندروستی ئێستا هەڵمەتێکی زۆر باشی دەست پێ کردووە پرۆسەیەکی زۆر باشی دەست پێ کردووە ئەوش پرۆسەی ستیکەرکردنی دەرمانەکە ئەو دەرمانانەی لایەن وەزارەت تەندروستیەوە بە تایبەتی کوالیتی کۆنتڕۆڵی دەرمان ڕێگە پێدراوە ئەو دەرمانانە هەمووی خراونەت لیستێکەوە و بە شێوەی با بڵێن لە دەرمانخانە فەرمیەکان تەنانەت کۆد و بارکۆد و ستیکەریان بۆ دانراوە و لە ڕێگەی ئەو کۆد و بارکۆدەوە پلان هەیە لە داهاتوودا بزانن وەزارەت تەندروستی بزانێت ئەو دەرمانانە چۆن ساغ دەکرێتەوە بەڵام بەداخەوە دیسان دەڵێم بۆنی ڕێژەیەکی زۆر لە دەرمانەی دەرمانخانە لاکۆڵان و بە تایبەتی ئەوانەیەکی یاریدەدەری پزیشکین لە بەشێک کاک سەرمەد یەک پرسیارم هەیە ئەگەر بە کورتی وەڵامم بدەیتەوە کاتێکە مەترسی زۆر بەکارهێنانی مادەی هۆشبەرەکرێت ئەبێ لەم بەرامبەریشا چاوەڕوانی ئەوە بکرێت کەسێکە توش ئەبێت دواتر شوێنێک هەبێت کە چارەسەریتیادا بکرێت سنتەرێک هەبێت لە هەرێمی کوردستان تا چەنە هەوڵدراوە کە سنتەرێک هەبێت بۆ کەسانی کە ئالوودە بوون لەوێ چارەسەر وەربگرن و دیسان و تەکەڵی کۆمەڵ یاسای ژمارەیەکی ساڵی 2020 بەرەنگاربوونی مادە هۆشبەرەکان و کارتێکارە عەقڵیەکان حکوومەتی هەرێمی کوردستانی ملزم کردو بە تایبەتی وەزارەت تەندروستی کە سنتەری شیانەوە دروست بکات بەڵام بەهۆی ئەو قەیرانی دارایی و ئەو پێشاتانەیە کە وەکو لێکەوتەی کۆڕۆنا دروست بوون لە هەرێمی کوردستان نەتوانرا لە کاتی خۆی ئەم سنتەری چارەسەری شیانەوەی دروست بکرێت بەڵام خۆشبەختانە لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی وەزارەتی کار و تەندروستی هەنگاوی کردیان دەست پێ کردەوە بۆی ئەو سنتەری چارەسەرە بکرێتەوە بەڵام لەگەڵ ئەوەش ئێستا توشبوانی مادەی هۆشبەر وەکو نەخۆش لە سنتەری چارەسەری دەرونی چارەسەر وەردەگرن ئەوە نیە کە ئەوەی کە هەبێت چارەسەر نەکرابی و بۆ قەدەری خوددا بەجێ هەڵدابێت. سپاس دەکەین سەرمەد بەرزنجی پارێزەر و ئەندامی ڕێکخراوی بەرگاربوونەی مادە هۆشبەرەکان لەگەڵمان بوویت. سپاس بۆ بەڕێزیستان دەستا.